ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin beşdar bin. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە بینەران و هەروەها بیستەرانی بەرنامەی بەشی کوردی دەنگی ئەمریکا و بەتایبەتی ڕەهەندی پێشاتەکان بێت. بەپێی دەنگ و باسان شەممە کاربەدەستانی ئێران دوو گرتووی سیاسی کورد حەبیبوڵڵا گوڵپەریپور لە گرتوخانەی ورمێ و ڕەزا ئیسماعیلی لە گرتوخانەی سەلماسیان لە سێدارە داوە. لە هەمان ڕۆژ ئێران ڕاشیگەیاند کە 16 سەرهەڵداویان لە شاری زاهێدان لە ئوستانی سیستان و بەلوچستان لە سێدارە داوە لە تۆڵەی ئەو چاردە هێزی پاسەوانی سنووری کە لە بۆسەیەکدا لە نێزیک سنووری پاکستان لەلایەن سەرهەڵداوان کوژراون و بەپێی راپۆرتان زیاتر لە 25 گرتووی سیاسی کورد لە گرتوخانەکانی ئێراندا چاوەڕوانی جێبەجێکرانی سەزای مەرجیان دەکەن. مەسەلەی لە سێدارەدران لە ئێران هەردەم مای نیگەرانی ڕێکخراوەکانی نێونەتەوەی مافەکانی مرۆڤ بە ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەی ئەمنستی ئینتەرنەشناڵ و هەروەها هیومەن رایتس واچ بووە. ئەمە و چاوەڕوانیەکان لەسەر کۆماری نوێ حەسەنی ڕوحانی بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ مەسەلەی کەمایەتی نژادی و تەنانەت کەمایەتی دینی تەوەری سەرەکی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانن. ئێوەش دەتوانن بەشداری لەم بەرنامەیە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1222 619 3062. دوو میوانی بەڕێزمان دەگەڵدایە ڕۆژنامەوان عەلی بەداغی و هەروەها چالاکوان ئاسۆ ساڵح. بەڕێز بەداغی ئەم کاتت باش. هەموو کاتێکتان باش بەڕێز. بەڕێز ئاسۆ ساڵح ئەم کاتەی جەنابیشت باش. ئەم کاتان باش لە خزمەتان. سپاس دەکەم کاک ئاسۆ، پێم خۆش بوو بە کاردانەوەی جەنابەت دەست پێ بکەم. خۆشت لە ئێران لە ماوەی گرتووی سیاسی بووە، دەکرێت جەنابەت باس بکەی چاوەڕوانێکی زۆر لە ئاغای خاتەمی هەیە لە دەمێک کە هەوڵ دەداتن وەکو دەڵێن ئێران سیمای ئێران بە شێوەیەکی نەرمتر نیشان بدات لە بەردەم کۆمەلگای نێونەتەوەی وا دەبینین کە زۆر هەنگاوی بۆ پێشەوەی ناون لە چارەسەری مەسەلەی ناوکی. ئەی بۆچی لە ناوخۆوە هیچ ئەم پێشوەچوونانە نابینین؟ پێویستە ئاماژ بۆ بکەم کە لە ناوخۆدا پێویستە بە بیکەینە بە دوو بەش، بەشێکی مرکزە واتە تاران و بەشێکی دیکەی ناوچەکانی دیکەی ئێرانە، ناوچەیەکە وەکو کوردستان، عەرەبستان یا ئەحواز، بەلوچستان. ئەو ناوچانە سیاسەتی کۆماری ئێستامی ئێران بەرامبەر ئەو ناوچانە کە کەمایەتیە ناتەوەیەکان تێدا دەژین سیاسەتی ئەمنیەتیە. ناکرێت بڵێن کە باتن سەرکاری کەسێکی ئیسلاح تەڵەب یا گۆڕینی سەرۆک کۆمار یا تەنانەت مەجلس بێتە مەجلسێکی ڕێفرۆنخواز ئەو سیاسەتە بگۆڕدرێت. سیاسەتێکە کە مدیریەتی کەڵانی وڵات دابینی دەکات، واتە وەلی فەقی سپای پاسداران هەدە ئەتلاتی و ئەمنیەتیەکەن و ئەو سیاسەتەیە کە سابتە و بەرامبەر بە نەتەوەکانی ئێران و ئێستا دەبینین کە ئەگەر لە تاران بۆ وێنە چەند ڕۆژنامەوان یا چەند چالاکی خوێندکاری یا چالاکی سیاسی ئازاد دەبن، بەڵام لە ئەحواز بۆ وێنە گرتومان هەیە چەند کەس دەگیردرن، چەند کەس ئەعدام دەبن، لە بەلوچستان 16 کەس ئەعدام دەبن و لە کوردستانیش کە هەمومان ئاگادارین لەم چەند ڕۆژە ڕابردوودا. بەڵێ بەڕێز عەلی بەداغی، پێم خۆش بوو ڕای جەنابیشت بزانم بە خۆت دەزانی کە بە مێژووی کۆماری ئیسلامیەوە هەردەم ئێران گرفتی هەبووە لە هەڵس و کەوت لەگەڵ کوردەکان و هەروەها لەگەڵ خەڵکی لە سیستان و بەلوچستان، بەڵام بەگشتی ینی مەسەلەی کەمایەتیەکان ئێران هەردەم توانیوێتی خۆی لێ بپارێزێتین بەناوی ئەوەی کە ئەندامن یان سەر بە حیزبەکانن کە نایاسایی ڕاگەیەندراون، توانیوێتی زۆر لە خەڵکەکە بەبێەوەی کە دادگاییشیان ئاشکرا بکرێتن، زیندانی زۆریان بۆ ببڕێتەوە تەنانەت لە سێدارش بدرێن. ئازۆر ئاماژەی پێکرد لە کوردستان پرسێکی پرسی سیاسی، پرسی نێتەوەیی، ئەم پرسە پرسێکی شوناسە، ئەم پرسە و داوایان پردوای کردووە کەم کوردستان هەمیشە بەڕوانگێکی ئەمنیەت و چاریدەکان بەڕێوە بردننی بە هەر هاوڵاتیش لە کوردستان جیاوازن ئەگەر لە تاران دەوڵەت دەتوانێت بەڵام لە کوردستان بۆی ئەم ئەوەیە کە
فضای ئەمنیەتی بەسەر دەرزاوەکراوە چەندین ناوەندی شێردەر هەن کە ئەوە بەڕێوەبەری ڕاستەقینەی کوردستان ئەمانن کە دەکرێت بڵێن سوپای پاسەڕانێکی لە ئەمانەیە و ئەوانە لە زۆر قۆناغدا کە پاراستنی کوردستان بۆ شوێ ئێستا لەوە دەبینن کە ئەوێنە ئەمڕا بکرنەوە بەیانە ئەمنی نیشان بدەن هەر بۆیە دەکرێت بڵێن کە ڕەنگ ڕوحانی بابەتکاری لەگەڵ ئەو گوفتمانی نوێی واکە هێناوێتە گۆڕی ڕەنگە ئەمڕۆ داوانە کەسە لە کوردستان ڕووداوی عەدامی دووسەدێکی سیاسی زۆر بە دڵی ئاغای ڕوحانی نەبێ بەڵام ئاغای ڕوحانی ڕەنگە بڵێم لە کوردستان دەسەڵاتی ئەوەی نییە کە بی هەوێ ئەو زۆری واکە لە تاران دەتوانێت بەرنامەکانی باسی پێشە لە کوردستان باتێ پێشێ. بەڵێ هەر لە لای جەنابەت دەبێنمەوە بەڕێز عەلی بەداغی بەخۆ دەزانی کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە بارێکی زۆر گرنگ و هەروەها گۆڕانکاری بنەڕەتیدا تێدەپەڕیتن بە تایبەتی لە دوای بەهاری عەرەب و لە تورکیا هەروەها لە سووریا کوردەکان ینی بە ئاشکرایی داوای مافی خۆیان دەکەن لە کوردستانی عێراق دەبینیت پێکهاتەیەکی هەرێمی کوردستانی عێراق حکوومەتی هەرێم هەیە بەڵام لە ئێران کە خۆی زۆر جار نفوزیشی بەسەر لایەنەکانی کوردی لە بەشەکانی دیکەدایە هەتا ئێستا وەکو دەڵێن توانیوێتی کە خۆ لە چارەسەری کێشەی کورد بپارێزێتن ئایا هیچ پەیوەندێک دەبینی نێوان ئەگەر هاتوو گۆڕانکاری سیاسی لە سووریا بۆ ئەمجار ئێران بیهێوێت نەهێوێتن یانەی دەبێت چارەسەری کێشەی کوردیش لە وڵاتی خۆی بکات ئەم ڕووداوانەی واکە لە منتەقە ڕوودان هیچیان وانین کە بڵێت ئەفیدان لەسەر ئێران نوێ ئەمانە هەمە کەسان لەسەر ئێران هەیە و بەڵام ئەوە واکە ئێران توانیوێتی فعلاً خۆی کارم بەدور بگرێت دەگەڕێت بۆ زاڵکردنی فەزای ئەمنیەتی و کەشی سەرکوت لە ئێران ئەمە فەزاوە فعلاً ئەم بێدەنگی واکە تو دەبینی لە ئێران هەیە ئەم بێدەنگی نیشانی ڕزایی لە سیستم نیە ئەمە شتێکی کردکراوە شتێکی سەرکوت کراوە کە ئەگەر دەرفەتێکی بۆ حەقی بەتابەت لە حاشەکانی ئەو سڵانی وەکە نەتەوەکاتدا دەژین بێگومان لە تووتین دەرفەتدا کەوتە دەستێنێ و ڕۆن لە متحێران بینینەوە. بەڵێ بەڕێز ئاسۆسان دێنە لای جەنابەت ئەم بێدەنجیەی کە دەگوترێتن کە بەهۆی ئەو سەرکوتکرانە توندەیە کە لە ئێران بەردەوامە بە تایبەتی لە هەرێمی کوردستانی ئێران بەڕای جەنابەت ئەم لە ئێران ینی کوردەکان چ بژاریان هەیە کوردەکان ئیجازەیان نیە لایەنە سیاسیەکان هەر بە چالاکیێکی تەنانەت کەلتوری زۆرجار لە بەو دوایانە دوو ناوەندی کەلتوری داخرابوونیانی هیچ دەرفەتێکیان بۆ نییە بەڕای جەنابەت چ بژار لەبەر خەڵکە ئایا تەنها ئەوەیە کە دەڵێن مەسەلەی گرانیە ئەوە گرفتی کوردەکانە بۆ خۆ دەزانی لەبەر ئەو گەمار و ئابووریانەی کە لەسەر ئێران هەبووە کوردەکانیش لەمە بێبەژ نینە بەڵام ئەو گرانیان لا گرنگە یانیش ئازادی سیاسیان لا گرنگە من پێم وایە بەشی یەکەمی پرسیارەکەت زۆر بەشێکی گرنگە من بەوە دەست پێ دەکەم کە چالاکی لە کوردستانە پێویستە ئاماژە بەوە بکەین کە هەندێک فاکتۆر هەن لە کوردستانە کە جیاوازن لەگەڵ ناوچەکانی دیکە تەنانەت لە ناوچەکانی کە تورک نشینن یا ناوچەکانی دیکە ناتەنیا مرکز مەبەستمە. بەڵێ بەڵێ بەرز ئاسوسانە دەنگتان هەیە ئەو فاکتۆرانە کاری وا دەکەن کە کوردستان چالاکی مەدەنی زۆر زەحمەت بکرێت بۆ وێنە ئێمە لە سەردەمی خاتەمیدا بینیمان کە لە سەردەمی خاتەمی تەنانەت دەوڵەتێکی ڕەفۆمخواز بوو مەجلسێکی ڕەفۆمخواز بوو و ئەو کەسانە لە کوردستانەوە چوون بۆ مەجلس لە ئێران کە بۆ خۆیان کەسانێک بوون کە ڕەفۆمخوازی کورد بوون بەڵام هەر لەو کاتەدا ئیزنی چالاکی مەدەنی چالاکی لە نێو خەڵکدا بۆ وێنە لە NGOکاندا لە ڕۆژنامەکاندا لە کوردستان زۆر زەحمەت بوو لە کوردستان زۆر ڕۆژنامەی لەوانەیە چەند ڕۆژنامە دەردەشون لەو کاتەشدا بەڵام تەمەنیان زۆر کەمتر لە 1 ساڵ بوو بۆ وێنە من بۆ خۆم ڕۆژنامەی دیدگا کارم دەکرد لە 12مین شەمارەیدا تەوقیف کرا ئەو کاتەش تەنانەت لە کوردستانە بەرامبەر بە هەندێک کردەوە کە خۆپیشاندان سازکرا هەر لە سەردەمی خاتەمیدا بوو کە 13 کەس تەنیا لە شایستە کوژران لە خۆپیشاندانەکاندا هەر لەو کاتەدا بوو کە بۆ وێنە لە ڕۆژنامە نووسەکان کە گیران باسی تەجاوز هاتاراوە کە بینیمان لە ناوچەکانی دیکە ئێراندا باسی تەجاوز بە زیندانی زۆر دوای هەڵبژاردنەکانی ساڵی 1970 هاتناراوە بۆیە مەبەست ئەوەیە کە هەندێک فاکتۆر هەن کەوا دەکەن بارودۆخی کوردستان بارودۆخی زۆر ئەمنیەتی بکرێت بۆی ناکرێت کە ئێمە بڵێن کە بۆی ئەگەر شتێک هاتوتە ئاراوە خەڵک بتوانن بە کارێک چالاکیێک خۆپیشاندانێک یا چالاکیەکی
دوور لە خشونەت دەرواقع کە زۆر ئێستا باسی لێ دەکرێت ئەو کارە بکەن بە دڵنیاییەوە کارێک کە لە مەرکەزدا لە تاراندا دەتوانێت سزای بۆ وێنە زیندانێکی تعلیقی بێت یا زیندانێکی چەند ساڵ زیندان بێت لە کوردستانە ئەو تاوانە زیندانێکی درێژخایەن ئەعدامیشە. حەبیبوڵڵا گوڵپەریپور کە لەو ماوەیەدا ئەعدامکرا نمونێکی زۆر بەرچاوە. حەبیبوڵڵا گوڵپەریپور بە تاوانی گرتنی چەند کتێب لە ماڵەکەیدا گیراوە بەڵام سزای ئەعدامی بەسەردا سەپێنراوە. عەدنان حەسەنپور نمونێکی دیکەیە. عەدنان حەسەنپور ڕۆژنامەوانێک بوو کە سزای ئەعدامی بەسەردا سەپێنرا. بۆیە من بەوە کوتی دەکەمەوە کە لە کوردستاندا ئەو فاکتۆرانە کاریگەرن ون ئێمە ناتوانین ئەو باسانە کە دەکرێن باسی چالاکی دوور لە خشونەت یا چالاکیەکە لە ناوچەکانی دیکەی تەنانەت ئێراندا نەتەنیا باسێکە بۆ وێنە لە وڵاتەکانی دیکە دەکرێت. ئەو کارانە لە کوردستانە زۆر بە زەحمەتی دەکرێت. بەڵێ ڕۆژنامە نووس کاوە جەم لە کوردستانی عێراق دەگەڵماندایە کاکاوام کاتت باش. کاکاوە پێم خۆش بۆ ڕای جەنابیشت بزانین لە ئەو چاوەڕوانێنی کە لە ئاغای خاتەمی هەیە و ئایا هیچ دەرفەتێک دەڕەخسێتن کە چالاکی مەدەنی لە کوردستانی ئێران بە تایبەتی هەبێت دیان ناوەکو بە تایبەتی با بڵێن تەنها ڕێکخراوەکانی مەدەنیش ڕای جەنابت لەو بارەیەوە چیە فەرموو؟ لە ئێران هێڵێکی گشتی سیاسی هەیە کە بە گۆڕینی ئەکتەرەکان ئەو هێڵە گشتی لە سیاستدا ناگۆدرێت بە هیچ شێوەیەک. ئەو هێڵە گشتیش سەرجەمدارەکەی ڕێبەری ئێرانە. بۆیە بەڕاستی جیاوازی ڕوخساری ڕەفسەنجانی خاتەمی هەر ئەو هەندە جیاوازی ڕوخساریە کە لە نێوان ئەحمەدی نەژاد و حەسەنی ڕوحانیدا هەیە. بۆیە دەرفەتەکان زۆر کەم دەبنەوە. ئەمە دەبینی هەست کاتێک کە ئێران لە ڕووی سیاسەتی دەرەوە کلانەوەیەک دەبێت لە ناوخۆ سیاست تون دەکات. بۆیە ئەمە لە ساڵی 1970 دابینیمان کە وردە لە نێوان ئێران و عێراقدا ڕێککەوتن دەکرا بۆ کۆتایی شەڕ نزیکەی 7,000 زیندانی کورد ئیعدام کران. ئێستاش کە ئەو کلانەوەی بەڕووی سیاسەتی دەرەوەی هەیە کە ئاغای حەسەنی ڕوحانی دیکە لە ناوخۆدا زەبروزەنگ زیاتر بووە دەبینە ڕێژەی ئیعدامەکان زیاتر بوون بەپێی ئەو ئامارێک کە خودی ئێران بڵاوی کردوتەوە ناوەندەکانی ئێران بڵاوی کردوتەوە میدیاکان قسانی سەکردو تا ئێستا 402 کەس لە ئێران ئیعدام کراون لەو ڕێژەیە 53 لە مەلەی ئامدا بووە. بۆیە چاوەڕێ دەکرێت ئەمەوەی ساڵای ڕێژەی ئیعدامەکان زیاتری بکرێت. ئەوە تەنیا بۆ ئەوەیە کە سیاسەتی ترس زاڵ بێت چونکە دەزانن دەسەڵاتداری کارن دەزانن هەست کاتێک کرامەکە لە سیاسەتی دەرەوەدا هەبێت خەڵک زەوی دەبێت. ئێستا کە دەچن دروشمەکان لە دژە ئەمریکایەکان لە تاران خۆ دەکەنەوە ناسارن تونتری بکەن چونکە تونتری نەکەن خەڵک تاول دەکەن دەسەڵاتدارانی کارن وازن لە دروشمەکانی خۆیان هێناوە کە دەبینن وازن لە دروشمەکانی خۆیان هێناوە ئێرانیش لەسەر بنەمای دژە ئیسرائیلی و دژە ئەمریکایی دامەزراوە خەڵک زەوی دەبێت خەڵک دێ قسە دەکات خەڵک ڕەتێوان دەکات خەڵک مان دەگرێت بۆ ئەوەی کە ئەوانە ئەو ئەگەری ئەوانە کەم بکرێنەوە حکوومەتی تاران دەستی کردو بە تەوزنێکی ئیعدامکردن کە دەتوانین دەڵێن وای دابنین ئیعدام لە ژێر سێبەری پیسادنی یۆرانیۆمدا بەداخەوە کۆمەڵگەی مەدەنی بەداخەوە ئەمریکا هەموو پلانن لە یۆرانیۆمە پیسادنی یۆرانیۆمە لە ئێران بەداخەوە مافی مرۆڤ لە ئێران کەوتێتەوە دەرەجە 4 و 5. زۆر سپاس کاکاوە زۆر سپاسی جەنابەت دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. بەڵێ ئێستا تەلەفۆنێکی دیکە وەردەگرین بەڕێز کەمال حوسێنی ڕۆژنامەنووس لە ئاژانسی دەنگ و باسی موکریان لەگەڵمانە. بەڕێز حوسێنی فەرموو. بەڕێز حوسێنی کاکەماڵ فەرموو جەنابەت چونکی لە نێو ئێرانی پێم خۆش بوو بزانین وەکو ڕۆژنامەنووس باس و گفتوگۆکان چنە لە ناو ئێران ئایا هیچ چاوەڕوانێک هەیە کە بە تایبەتی گەلی کورد وەکو دەڵێن تۆزی زیاتر هەموو جارێ باز دەکرێت کە فەزای کوردستان زۆربەی باری ئەمنێتی وەکو دەڵێن بە بارێکی ئەمنێتی چاوی لێ دەکرێتن هیچ ئاڵوگۆڕێکتان دیوە یان خەڵکی چاوەڕوانیان چییە؟ بەڵێ بەسپاسەوە بۆ ئێوە بۆ بەڕێوەبردنیە و توێژە لە کوردستان ئومیدەکان هەموو کرابوونەوە بە هەرحاڵ خەڵکی کورد چاوەڕوانیانەوە بوو کە لەو ماوەیەدا کە ئاغای ڕوحانی هاتووتە سەرکار بە هەرحاڵ مشارەکەتی کوردستان زۆر لەسەرێ بوو دیارە بە پێشوازی ئەو شعارانەی ئاغای ڕوحانیەوە چوو بوون وەک ئەعتدال وەک ئەو قەول و بەڵێنیانەی کە دابووی
لە بەیاننامەی حقوقی ئەقوام و ئەقەلیەتەکاندا بەڵام بەداخەوە لەو چەند ڕۆژەدا ئێمە شاهدی زەبروزەنگی زیاترین. من وەک هەواڵێری ئاژانسی موکریان زیاتر لەسەر خەبەری ئازادیەکان کارمان دەکرد و ئازادی ئەو چەند نەفەرەی کە لە زیندانی دیزەلابادی کرماشانەوە لە زیندانی مەرکەزی مەهاباتەوە ئازاد بوون ئەوە بەڕاستی ئێمەی ئومیدوار کردبوو کە وەزعیەت بەرەو باشی دەچێت بەتایبەت لە بواری مەدەنی و سیاسی و ڕۆژنامەوانیەوە. بەڵام ئەو چەند ڕۆژە بە ئەدامکردنی هەروەک دەزانن ئاغای گۆڵپەریپور و ئاغای ئیسماعیلی و ئەو چەند نەفەرە بەلوچەکە لە جنوبی کشوە ئەدامکراون ئەو مەترسی خستۆتە نێو فعالانی مەدە سیاسیەوە کە زەبروزەنگەکان زیاتر بێت وە قووەی قەزائیە بە تەعاملێکی کە لازم بوو لەگەڵ قووەی مجریە نەگەیشت بێت. ئاغای ڕۆحانی وەکو وەکیل و بارحاڵ معتەمەدی خەڵک دەبایە ئەو لابیگەریەی لەگەڵ قووەی قەزاییە کردبایە کە باتەوەجو بەوەی کە ئەو مەسائلە لە عەرسەی بین المللدا پێشاتوە جامعەی بین المللی خۆشبین ببوون بە هاتنە سەرکاری ئاغای ڕۆحانی و هەروەها خەڵک لە نێوخۆوە دەرنەتیجە دەبووە ئەو لابیگەریەی کردبایە کە دەستە و بەجێ دوای دوو مانگ هاتنە سەرکاری ئەو فشارانە لەسەر خەڵک زیاد نەکرابایە. بەڵام وا دیارە نەیتوانیەوە چەندان موفق بێت. یعنی من پێم وایە ئەو کارانە لەتمە لە کارنامەی ئاغای ڕۆحانی دەدا و خەڵک بەرەو ناومیدی دەباتە پێشێ. ئێمە وەک ڕۆژنامەوان بەڕاستی ئەو چەند ڕۆژە ئازادارین، کارمان بە بیر و بۆچوونی ئەو کەسانێک کە ئەدام کراوە نین. ئێمە سرفی مەسەلەی ئەدام لەگەڵی مخالفین بەتایبەت کە ئەدامهایەک لەسەر بیر و باوەڕ بێت. هەر بیر و باوەڕێک دەتوانیت تۆ طبقی قانون مجازاتی زیندان حەبس هەرچی کە پێت خۆشە، بەڵام ئەدامێکی بەو جۆرە جوانێکی ئاوە 24 ساڵە پێم وابێت لە شەعنی جمهوری ئیسلامیدا نییە. ئەو ئاغایانەی کە شعاری ئەوە دەدەن ڕەفەتی ئیسلامی جەزبی حەدی ئەکسەری و دەفعی حەدی ئەقەلی دەیکوات. ئەو ئاغای گۆڵپەریپور من چەندین بار کە لە زیندانەوە تەماسی لەگەڵ ئێمە دەگەرەوە کەواڵنێر بە ئێمەی ڕادەگەیان کە من ئومیدوار بووم بە هاتنە سەرکاری ئاغای ڕۆحانی و ئەو تەغییر و تەحولاتی کە خەریکە لە ئێراندا بێ. بەمنی دەکوت کا کەماڵ من زۆر خۆشحاڵم ئەحساس دەکەم حکمی ئەدامەکەم لەغو دەبێتەوە. ئەو هەموو ئومیدە لەودا بە وجود هاتبوو دەی بۆ ئیستعدادانە ئاوا لەبین دەبن. بەڵێ بەڕێز حوسێنی چونکی جەناب لە ئێرانی پێم خۆش بە پرسیارەکە لێ بکەم بەڵام تکایە زۆر بە کورتی چونکی میوانەکانشم دەمەوێت هێندێک تێبینی بدەن بۆ خۆ دەزانی ئێران لەژێر چەندین دەستگەماریونەتەوە یەکگرتوەکان و جیای ئەمریکا و ئەوروپایە و بەپێ ئەو کەسانی کە ئێمە قسان دەگەڵ دەکەین وە جەنابیشت دەتوانی شادی بۆ بدەیت کە زۆر گرانیشە لە ناو ئێران و خەڵکەکە بە فکری زیاتر چنە ئایا دانەوێت نانەچی بێنە سەر سفرە بۆ ماڵەوە یانیشدان هەوێتن زیاتر ئازادی سیاسیان بوێتن ینی چاوەڕوانی چ دەکەنەوە خەڵکە؟ دەوڵەتی پێش و کارێکی کرد کە خەڵک زیاتر لە فکری نانیدا بێت تا مەغزی، یعنی لە فکری زگی دابێت نانێک پیداکە بۆ زگی تاوەی کە لە فکری پەروەرشی مەغزی منداڵەکانی دابێت. بەڕاستی ئەو فشار و زەبروزەنگەی کە لە دەوڵەتی 8 ساڵی ئاغای ئەحمەدی نژاد بووە من پێم وایە بێ سابقە بووە، یعنی ئومیدوارم کە ئەو وەزعیەتە تکرار نەبێتەوە. نەدانمکاری و نالایقی و نامدیریەتی کەسانێک کە لە تیمی ئاغای ئەحمەدی نژاد بوون کارێکیان کرد کە نەتەنها ئەو 8 ساڵەی خەڵکیان تەبدیل کرد بە جەهەنەمێک، لەوە بەدواش شاید ئەواقبی ئەو تەسمیمات و کە ئەمەلکردانەی ئەوان هەر دامەنگیری خەڵکی نێوخۆی ئێران بێت. بەڵام خەڵک ئەوڕۆ بەعام ویستیان حەلی مەسائلی اقتصادیە ئەوەش لەبەر چاو دەگرن کە خۆ من بووە ڕۆژنامەوانە گەڵبەتەوە نەزەری خۆمە پێشم وایە خەڵکیش بەعام ئەگەر ئەو کێشە چکۆلانیان حەلبێت ئەو کێشە ئەسڵیانە حەلبێت پێم وابێت زیاتر بیر لەوە دەکەنەوە. من پێم وایە ڕەفاه لە نێو ئازادیەوە هەڵدەقڵێت، ئەگەر ئازادی نەبێت ڕەفاه هیچ نایەت. بەڵێ زۆر سپاسی جەنابەت دەکەم بەڕێز کەماڵ حوسێنی ڕۆژنامەنووس لەگەڵ ئاژانسی دەنگ و باسی مکریان کە لەگەڵماندا بووی سپاستان دەکەم. ێگاکەم و شۆنەکەم زۆر خراپ بوو بەڕێگاوە بووم ئەگەر نەمتوانی بێتم
وەڵامتان دەمەوە ببورم. زۆر سپاس دەکەم دەنگە زۆر جوان دەهات. جوتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە و ئاسۆ ساڵح چالاکوان و هەروە علی بەداغی ڕۆژنامەوان لەگەڵمانن دەگەڕێنەوە لای میوانەکانمان. کاگاسۆ بە جەنابەتەوە بێمەوە لای جەنابەت ڕای جەنابەتە ئەو نەرمشی قارەمانانەی کە ڕێبەری باڵای دینی ئێران ئاماژەی پێدا لە دانوسانەکان دیارە دەبیندرێتن هەرچەندکە نازانێ ئاکامەکانی چ دەبێتن دانوسانی ناوکی ئەی باشە ئەم نەرمشی قارەمانانە بۆ لە نێو ئێرانەوە پیادە نەکرێتن کە ئێران بڕەکشلی بداتێەوە چارەسەری کێشەی کەمایەتەکانی نژادی بە تایبەتی و هەروە ئاینیش بکە. من پێم وایە ئەو بەشێک لە قوتەکانی کەماڵدا بوو زۆر زۆر گرنگە و ئەویش باسی مەسەلەی ئابووریە. بارودۆخی ئابووری ئێران بارودۆخێکی زۆر زۆر خراپە هەم بۆ خەڵکی ئێران و هەم بۆ حاکمیت. ئێستا دەبین کە لە ئامارێکە بانکی مرکزی ئێران ڕایگەیاند تەوەڕۆمێک کە ئێران هەیەی ئێستا یەکەمە لە هەموو جیهاندا. بۆیە من پێم وایە ئەو باسی نەرمەشی قەهرەمانانە و باسی وتوێژ لەگەڵ ڕۆژاوە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە بارودۆخی ئابووری هەندێک باشتر بکرێتەوە واتە بکرێتەوە وەکو ساڵان چەند ساڵ پێش ئێستا سەرهات کاتی هاتنە سەرکاری ئەحمەدی نەژاد ساڵی یەکەمی ئەودا. پێم وانە ئەو کارانەی کە ئامانجێکی ئەوتۆی هەبێت چ بۆ خەڵکیەکی ئێران هەیبێت ئەو بارودۆخیە ئابووریەش کە دەگۆڕدرێت ئێستا دەبینین کە سندوقی زەخیری ئەرزی هیچ کەس نازانێت چەندی تێدایە کاتێک کە ئەحمەدی نەژاد چوو زۆر کەس وتیان کە تەواو خاڵی بووە. ئێستا دەبینین کە هەندێک دەڵێن 2000 میلیارد تمەنی تێدایە هەندێکی دیکە عەدەدێکی دیکە ئەڵێن مەبەست ئەوەیە کە ئەو ئێستا بارودۆخی ئابووری ئێران لە بواری حاکمیەتەوە بارودۆخێکی زۆر زۆر خراپە زۆر زۆر قەیراناویە. من پێم وایە ئەو دروشمانەی کە دەیدات لە دەرەجەی ئەوەڵدا بۆ ئەوەیە کە نەتەنیا بۆ ئەوەیە کە من کارێکم نییە لە حلبوونی بارودۆخی ئابووری لە ڕێگەی حلبوونی مەسەلەی هەستەی ئێراندایە بەڵام من پێم وایە ئۆلۆویەتی ئێستای دەسەڵاتی ئێران بارودۆخی ئابووری ئێرانە و ئەو ئۆلیگارشیی کە ئێستا لە حاکمیەتی ئێراندایە بەرژەوەندیەکانی کۆتۆتە خەتەرەوە زۆر ئەنشقاقێکی زۆر 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 بووە لە نێو حاکمیەتی ئێراندا ئەو شکافەی کە پێکات بوو هەر لە سەرەتاوە لە سەرەتای حاکمیەتی کۆماری ئیسلامی ئێراندا لە هاتنە سەرکاری ئەو شکافێک هەبوو لە نێوان جناحی چەپ و ڕاست کرد دوایی بوو بە جناحی سنەتی و محافزەکاریە ئیسلاح طلب بوو ئێستاش بۆتە جناحی ئوسولگەرا و محافظ ئیسلاح طلب. ئەو شکافە ئێستا زۆرتر و زۆرتر بۆتەوە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی من پێم وایە ئەوەیە کە بەرژەوەندی ئابووری ئەو کەسانە کەوتوتە ژێر مەترسیەوە و ڕوحانی یەکەم کارێک کە دەیکات کە ئەوەیە ئەو شکافە پڕ بکاتەوە بارودۆخی ئابووری چارەسەر بکات و لەم بوارەدا هیچ دەستکەوتێکی بۆ خەڵک نابێت لە بواری ئەمنیەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم تەلەفۆنێکی دیکەش وەردەگرین دوایە دەچینە لای بەڕێز هەلی بەداغی. بەڕێز جەحفەری کوردپور دەگەڵماندانە کاک جەحفەر جەنابەت دەزانم دوودانە برات ڕۆژنامان مەسعود و خوسترەوی کوردپور خۆیان ئێستا لە گرتوخانن. پێم خۆش بوو جەنابەت باس بکەی هەڵوێستی ئێوە چییە چاوەڕوانیەکانی کە لە ئاغای ڕۆحانی دەکرێن ئایا ڕاستەقینەنە هێشتا زووە ڕای جەنابەت چییە؟ سڵام هەیە بۆ ئێوە بۆ خۆشەویستەکانی کە هەرز بە بەخسوورت ئەلبەتە ئێرانەگە بتێوێت سەیری وڵاتی ئێران کرد بەگشتی دیارە کێشەکانی زۆرە کێشەی زۆر تێدایەوە ئاغای ڕوحانیش وەک بۆ خۆشی باسی کردووە ئەو 4 ساڵە فەقەت دەتوانێت ئەو کێشانە و مشکلاتانەی کە ئاغای ئەحمەد نژاد دروستی کردووە چارەسەر بکە ئەگە بشتوانێ چونکە ئاغای ئەحمەد نژاد بڕاستی قەت ئاسنێکی ژەنگاییدایە کە فقط ڕەنگی کردو و ڕەنگی دەرەوەکەیتی بنی بەڵام بنەکەی هەموو ڕزیوە و ئەو فکرانێکی دیکات پێم وایە هەڵوێستی هەیە کە وڵات بەرەو مودێرنیا بەنەو پێشکەوتن بەرەو سەنعەتی بوون بەرەو پێشکەوتنی اقتصادی ئابووری بەرێ بەڵام ئەوەی کە چەندە دەتوانێت ئەوە شتێکە کە تەنیا لە دەسەڵاتی ئەودانیە چونکە لەو 8 ساڵەدا جناحای دیکە زۆر خۆیان بەخۆت کردووە و زۆر هێزیان کۆ کردوێتەوە و هەروەها لە زۆر شوێندا هەم شارێک های اقتصادی ئێرانیان بەدەستەوەیە و دەسەڵاتیان لە زۆر شوێن بەدەستەوە و هەروە بە ئاسانی تەحویلین ئاغای ڕوحانی نادەن و دەتوانن لە زۆر جێگادا بحرانی بۆ دروستکەن کێشەی بۆ دروستکەن و لە ئێراندا ئەو شتە بۆ عادیە یعنی شتێکی ئەوەی کە بتوانن دەسەڵاتەکانی کە بۆ ئەو سەر کۆمار مشکل دروستکەن
کە شتێکی هەمومان دەزانین کە حتا ئاغای خاتەمی کە کوتی هەر ڕۆژێ ڕوحانێکیان بۆ من دروست کرد واقعی ئەحمەد نیژادی بۆ خۆی گەرچی سیاسەتەکانی بەڕاستی غەڵەت بوو بەڵام بەڵێ زۆر سپاس بۆ شێوەیە کە بۆ خۆی دەویست دیکە بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز جەحفەری کوردبوو لەگەڵماندای بەڕێز هەلی بەداغی زۆر سپاس دەکەم زۆر دەگەڵمان بە حوسەلە بووی دیارە نزیکەی دەقەونی وەکمان ماوە بۆ جەنابەت پێم خۆش بوو دواوتەی جەنابیشت بیتنەوە هەروەها لەو باوەڕدای کە فەزای سیاسی ئێران بەم زوانە بکرێتەوە و ئێران گوێ بە گوشاری ڕێکخراوەکانی نێونەتەوەی بدات بە تایبەتی لەسەر مەسەلەی ئێدامکردنی ئەویش گرتوانی سیاسی. والله من پێم وایە ئێران دەربەستی هیچ فشارێکی نێونەتەوە لەسەر پرسیماتی مرۆڤ نییە و چونکە بە واقعیت ببینێ کە ئەسڵەن کۆمەڵگای جیهانیش مەسلەی پرسیماتی مرۆڤ لە ئێرانی ئەولوێتی دەستوری کارخودانە ناوەگرنگی پێنادا ئێران لە ماوەی ساڵ ڕابردوودا ساڵ نەبووە کە لەلایەن ڕخراوەکانی جیهانی مافی مرۆڤ بۆ محکوم نەکرێت بەیاننامەی نەدرێ سادر نەکردرێ هەواڵێری تایبەتی شورای مافی مرۆڤ ئەو کاتێک مافی مرۆڤ بۆ دانەدرێ و هەتا ڕۆژ پێش بوو کە ئەحمەد شەهید دوای راپۆرتی خۆی لەم بارەیەوە بڵاو کردەوە کە ئێران لە ڕوتی سیستماتیکی پشتکردنی مافی مرۆڤ بەردەوامە بەڵام دەبینی کە مۆزوعی مافی مرۆڤ بۆ کۆمەڵگای جیهانی ئەوەندە جددی نییە کە بڵێن کە ئێران فێربەند و ملتزم بە ڕساوکردنی پرۆسەی مافی مرۆڤکە و ئەو زۆر کە ئەسڵ بەجوانی ئشارە پێکرد ئەمڕۆکە ئەولێویەتی کاری ئاغای ڕوحانی تەرمیمکردنەوەی ئەوەندەکانی لەگەڵ دنیای دەرەوەیە کردنەوەی ئەو دەرگایانەی واکرد ماوەی 80 سەر کۆماری ئەحمەد نیژاددا بەڕووی داخرا بوو هەوڵدان بۆ دیپلۆماسیێکی چالاک بۆ لابردنی تەحریمەکان لەسەر ئێرانە دا بۆیە ڕەنگ بێ ڕوحانیش ئەو ئەولێویەتی بۆ تاکردنی وەڵامی مافی بەشەر لە ئێران نەدابێ. بەڵێ زۆر سپاست دەکەم ڕۆژنامەوان عەلی بەداغی و هەروەها چالاکوان ئاسۆ ساڵح بەداخەوە لەوە زیاتر ماوەمان نەماوە زۆر سپاسی ئێوە جۆگرانی بەڕێزیش دەکەین و هەروەها بۆ جۆگرتنتان و بەشداریتان تا هەفتەیەکی دیکە بەم جۆرە گەشتنە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان. زۆر سپاس بێژ. ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە دەنگی ئەمریکا بوو لە واشنگتن.